لە ناوچەی بەگارەی سنووری قەزای حەویجە چەند گۆڕێکی بە کۆمەڵ دۆزراوەتەوە کە زیاتر لە 100 ڕووفاتی تێدا بووە. پێشتروا بڵاو کرایەوە گوایە ئەو ڕووفاتانە هی پێشمەرگەدیلەکانی شەڕی داعشە، بەڵام بە وتەی بریکاری بەڕێوەبەری گشتی گۆڕا بە کۆمەڵەکانی عێراق کە ئێستا بۆ وەرگرتنی نمونەی خوێن لە کەسوکاری بێسەر و شوێنەکان لە بەگارەن. ئەو ڕووفاتانە ڕووفاتی کارمەندانی هێزەکانی پۆلیس و سوپای عێراقە. چالاکوانێکی بواری گۆڕا بە کۆمەڵەکان دەڵێت دۆسیەی گۆڕا بە کۆمەڵەکانی سەردەمی داعش دۆسەیەکی ئاڵۆزە و پێویستە بە وریاییەوە مامەڵەی لەگەڵ بکرێت. ئێمە ئێستا لە ناوچەی بارگای قەزای حەویجەین. لەم سنوورە ژمارەیەکی زۆر قوربانی دەستی داعش هەیە، بە تایبەتی لە قاعیدەی بەگارە ژمارەیەکی زۆر گۆڕی بە کۆمەڵی تێدایە کە پێشتر 8 گۆڕی بە کۆمەڵ بووە و 4 لەو گۆڕانە هەڵدراونەتەوە. لە داهاتوودا ئەوانی دیکەش کاری تیادا دەکرێت. ئەو ڕووفاتانەی دەرهێنراون ڕادەستی دادی پزیشکی کراون بە شێوەیەکی یاسایی بە مەبەستی وەرگرتنی نمونەی خوێن لە تاقیگەکان. ئەم هەڵمەتەش لە سنووری حەویجە تایبەتە بە کەسوکاری قوربانیان ئامانج لێی وەرگرتنی نمونەی خوێنە بۆ دۆزینەوە و ناسینەوەی ڕووفاتەکان. بێسەر شوێنەکانی باڵێنجێکی داعش ئاڵۆزە ئەمە دەبوو ئێمە 102 پێشمەرگەی دیلمانەیە کە چارە نووسیان دیارە بێسەر و شوێنن بەداخەوە وەزارەتی پێشمەرگە وەک لایەنی معنی دەبوو لە ڕۆژی یەکەمەوە لە دوای جەنگی داعش بۆردێکی پێک بهێنایە ئەم دۆسیەی کۆکرایەتەوە زادیاریەکان کەسوکاریان و لەگەڵ بەغا کۆنتاکی کرایە سامپڵی خوێنی لە کەسوکاریان وەرگرایە بۆی لە هەر شوێنێکە لەو ناوچانەی داعش لە حەویجەوە تا تکریت و ڕوومادی و مووسڵ لە هەر شوێنێکا گۆڕێکی بە کۆمەڵ هەبووە کە هەڵانەدایەوە دواتر مطابقی پشکنی دیێنەیانەکە دەرەکەوت ئەمە هین پێشمەرگە دیلەکانە یاخود نات. هاوکات سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوا لە سەرۆکوەزیرانی عێراق دەکات پاڵپشتی زیاتری لیژنەکانی تایبەت بە گۆڕا بە کۆمەڵەکان بکات بۆ دۆزینەوەی گۆڕا بە کۆمەڵەکانی دیکەی سنوورەکە. داوا لە سەرۆکوەزیرانی عێراق دەکەین لیژنەی تایبەتی زیاتر ڕاستپێرێ بۆ کاری زیاتر لە قەزای حەویجە و ناحیەکانی دەوروبەری ڕەشاد و زاب، چونکە لە سنوورەکە قوربانی زۆر هەن تا بتوانن کاری زیاتر و خزمەتی زیاتری کەسوکاری قوربانیان بکرێت. بۆیە داوا لە سەرۆکوەزیران دەکەین هاوکاری زیاتری کەرکووک لەو بارەیە بکات و کاری لیژنەکانیان درێژ بکاتەوە تاکو کاری زیاتر ئەنجام بدەن. ئەو گۆڕا بە کۆمەڵانەی حەویجە لە مانگی 12 ساڵی ڕابردوو هەڵدراونەتەوە و ڕووفاتەکان براونەتە پزیشکی دادی لە بەغداد. ماوەی مانگێکە لیژنەکان سەرقاڵی وەرگرتنی نمونەی خوێنن لە کەسوکاری بێسەر و شوێنەکانی شەڕی داعش تا بتوانن ڕووفاتەکان بناسرێنەوە و ڕادەستی کەسوکاریان بکرێت. چیانوری کەناڵی پەیام، قەزای حەویجە.